سەبارەت بەما تریفە نەجات بەڕێوەبەری شارەوانی شەش لە هەولێر سەبارەت بە جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزارەکان لە داهاتی 115 شارەوانیەکان لەگەڵمانەبێت خات و تریفە بەخێر بی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕەسان. گرنگترین ئەو پرۆژانەی لا سنووری شارەوانیان جێبەجێکرێن چی لەو لە 115 لەسەر 115 سەرۆکایەتی شارەوانیمان لە ئێستادا ئەو پرۆژانن کە لە بۆ گوندەکان جێبەجێ دەکرێت کە تا ئێستا پێشتر خزمەتگوزاریان لە بۆ نەچووە. ئەو پرۆژانە زیاتر پرۆژەی قرتاوکردن و پرۆژەی کۆنکریتکردنی کۆڵانەکانە. لە ئێستادا حالیان دوو پرۆژەمان هەیە، یەکەچیان دوو پرۆژە لە بواری جێبەجێکردنن. یەک لەوانە چەند کۆڵانەکە لە گەڕەکی تووڕاق لە ئێستادا 85 پرۆژەکە جێبەجێکرایە، ئەویش بە کۆنکریتکردنی کۆڵانەکانە و ئەو کۆڵانە تا ڕادەکی زۆر ئیسفادەی لیان کردێ لەو با بڵێن پرۆژانە کە لەسەر 115 سەرۆکایەتی شارەوانی جێبەجێ دەکرێت لەبەر نەبوونی با بڵێن بودجێ پێویست. ئێستا داهاتی سەرۆکایەتیمان کە ئەو پرۆژانە جێبەجێ دەکات. ئەنی پرۆژەکانیش ئەگەر بەم شێوەیە پرۆژەکان ناوەستێ و بەردەوامیش بەردەوامیان دەبێت. ئەمە گرنگی چییە؟ گرنگی 115 سەرۆکایەتی شارەوانی لەبەوەیە کە ئەگەر بودجەی پێویستیش نەبێ ئەمە بەردەواممان دەبێت خزمەتکردنی سنووری شارەوانمان. باشە لە سنووری شارەوانیەکە هیچ پرۆژێکی هاوشێوەی تۆڕق هەیە؟ بەڵێ پرۆژێکی ترمان هەیە لە بۆ 13 شەقامان هەیە، 13 کۆڵان لە گوندی سوێری کە هاوشێوەی پرۆژەکانی با بڵێن گوندی تووڕق لە بواری تەندەرینگە و ئینشاءڵڵا لە با بڵێن چەند مانگەشی داهاتوو یان لە بەرنامەی داهاتوومان دەبێت جێبەجێ دەکرێت ئینشاءڵڵا. باشە پرۆژەی دروستکردن و کۆنکریتکردنی شەقامەکان تا چەندە گرنگە؟ ئەکید پرۆژەی دروستکردنی شەقامەکان و کۆنکریتکردنی کۆڵانەکان تا ڕادەکی زۆر گرنگە لەبەرەوەی ئەو گوندانە تا ئێستا خزمەتگوزاریان لە بۆ نەچوو بوو. لە ئێستادا پێشتر لە با بڵێن لەزستان لەبەر قوڕا و لەبەر با بڵێن تێکچوونی شەقامەکان هاتوتە زۆر زەحمەت بۆ لە بۆیان و لە هاوینیش هەر لەبەر تەپوتۆز و ناخۆشی با بڵێن کۆڵانەکان مشکلیان هەبوو. ئێستا با بڵێن شێوەی زۆر جوانی وەرگرتیە و تاوا گۆڕانکاری بەسەرداهاتیە و ڕنگدانەوەی هەیە لە گوندەکان. زۆر باشە ئەم پرۆژەی لە 115 ینی بەردەوام ئەبێ بۆ ساڵەکانی داهاتووش بەردەوام هەیە؟ بەردەوامی دەبێت ئەکید بەرنامەی ئێستاش هەبوو و ئێستاش بەردەوامی دەبێت تاوکردنی شەقامەکان و باشترکردنی ڕەوشی شەقامەکان بۆی کاوەڵاتیان سوودی لێوە بگرن. ئەکید ئەوە زیاتر لە بۆش بەکاردێنی شەقامی نوێ و با بڵێن کۆڵانەکان پێ ینی هەر جار و شوێنێک هەڵەبژێرن کە بەڵێ هەر جار و شوێنێکە بە زیاتر لە بۆ شوێنانە بەکاردێنی کە خزمەتگوزاریان نەبووە پێشتر، نەک لە بۆ نۆژەنکردنەوە، زیاتر لە بۆ دروستکردن و با بڵێن کۆنکریتکردنی شەقام و کۆڵانەکانە. ئەوەی کە نۆژەنکردنەوەکانی شتیدا بەس کەمتر بەس زیاتر وا دەکەین ئەو شوێنانێک کە خزمەتگوزاریان لە بۆ نەچووە ئەوان پێ جێبەجێ بکەین ئینشاءڵڵا. زۆر باشە بەڕێز تریفە نەجات بەڕێوەبەری شارەوانی شەش لە هەولێر سوپاس بۆ ئامادەبوونی. زۆر سپاس. بەخێر.